ڕاگەاندنی کمیتەی ناوەندی کۆمەڵە. خەڵکی کوردستان بە نەچوون بۆ سەر سندووقەکانی دەنگدان ڕۆژی 11 ڕەشەممە دەکەنە دیمەنێکی شکۆداری دیکە لە بزوتنەوەی شۆڕشگێڕانەی کوردستاندا. بڕیارە ڕۆژی 11 ڕەشەممە یەکێک لە بێڕەونەقترین شانۆی هەڵبژاردنەکانی ڕژیمی دەسەڵاتدار لە ئێران بەڕێوە بچێت. هەر لە ئێستاوە هەموو ئاماژەکان بەیانگەری ئەوەن ئەوەی کە لە کۆماری ئیسلامیدا بە هەڵبژاردن ناو دەبرێت ئەمجاریان لەگەڵ یەکێک لە بەربڵاوترین و بێوێنەترین بایکۆت لە ماوەی تەمەنی 44 ساڵەی ئەم ڕژیمەدا بەرەوڕوو دەبێتەوە. ئەمجاریان نەک هەر ڕێکخراوە سیاسیەکانی ئۆپۆزیسیۆنی ڕژیم بەڵکو گروپە جۆراوجۆرەکانی خەڵکی ناڕازی لە بوارە کۆمەڵایەتیەکانی وەک خانەنشینان، کرێکاران، مامۆستایان، خوێندکاران، ماڵخوراوەکان و هیتر بە دەنگی بەرز و بێباکانە دروشمی ئێمە دەنگ نادەین دەڵێنەوە. هەڵوێستی خەڵکی ناڕازی لەم دیمەنانەدا تەنیا بریتی نییە لە بایکۆتکردنی هەڵبژاردن، بەڵکو شەرمەزارکردنی بەشداریکردن لەم نمایشە گاڵتەجارانەیە. نمایشی هەڵبژاردنەکانی ئێستا ڕسوایەکی هێندە بەرچاوە کە تەنانەت ڕفۆرمخوازەکانیش کە بەردەوام بەشێک بوون لەو لایەنانەی کە بە گەرمی بۆی تێکۆشاون بەهۆی ڕەتکرانەوەی سەلاحیەتەکەیان لەلایەن شۆڕای نیگاهبان و تەنانەت هێندێک لە نزیکترین بازنەکانی حکوومەت کە تا دوینێ لە مۆرە گرنگیەکانی ڕژیم بوون و ئێستا کەوتونەتە بەر لێشاوی نوێترین پاکتاوکردن و دوورخرانەوە بەکردەوە و ناڕاستەوخۆ بایکۆتی هەڵبژاردنیان ڕاگەیاندووە. کۆماری ئیسلامی بۆ زۆربەی هەرە زۆری خەڵکی ئێران لە ڕیزی ڕەوتە ئیسلامیەکانی دیکەی ناوچەکە لەوانە داعش، تاڵبان، حیزبوڵڵا و هیتردا ئەژمار دەکرێت تەنیا بەو جیاوازیەوە کە ئەم دەسەڵاتە دەرفەتێکی زیاتری لەبەردەستدا بووە بۆ ئەوەی ژەهری خۆی بڕێژێنێتە جەستەی ئەم کۆمەڵگایە و سەرجەم ناوچەکە و ئاستێکی بربڵاوتری لە ڕۆژڕەشی و نەهامەتی بەسەر ژیانی خەڵکی ئێران و ناوچەکەدا سەپاندووە. پاڵپێوەنانی 70 لە سەدی خەڵک بۆ ژێرهێڵی هەژاری، ئەویش لە وڵاتێکدا کە لەسەر دەریایەک لە سامانی سروشتی دانیشتووە، بێبەشکردنی شارۆمەندان لە سەرەتاییترین ئازادی و مافە کۆمەڵایەتیەکان، کوشتاری بە کۆمەڵ، ئەشکەنجە، ئیعدام و تێرۆر، سەپاندنی کۆنەپەرستانەترین یاساکان بەسەر ژنان و ژیانی کۆمەڵانی خەڵکدا، دژمنایەتی لەگەڵ ئازادی و مافە سەرەتاییەکانی نەتەوەستەم لێکراوەکان و پەرەسەندنی کارە ساتبارترین زیانە کۆمەڵایەتیەکان بەرهەمی 44 ساڵ دەسەڵاتدارێتی ڕژیمی ئیسلامیە. دەسەڵاتێک کە دەیەوێت وانیشان بدات کە گۆیە هەر چەند ساڵ جارێک شەرعیەتی خۆی لە دەنگی خەڵک وەرگرتووە. ئەم جارەیان زۆرینەی ڕەهای خەڵک ناچنە سەر سندووقەکانی دەنگدان. ڕژیم خۆی ئەم ڕاستیە دەزانێت و لەم ڕووەوە دڵمەشغوڵی و نیگەرانی ئەوان شتێکی ترە. ئەوەی کە ئێستا بەرپرسانی ڕژیمی ئێجگار نیگەران کردووە بریتیە لە ئەگەری سەرهەڵدانی ڕاپەڕینی جەماوەری هاوکات و دوای ئەم نمایشی هەڵبژاردنە. تایبەتمەندی و جیاوازی ئەم نمایشی هەڵبژاردنە بە بەراورد لەگەڵ نمایشەکانی پێشوو ئەوەیە کە بەشداری بەربڵاوی خەڵک بۆ خودی ڕژیمیش زۆر گرنگ نییە. ئەمجارە ئاستی بەشداری خەڵک لە هەڵبژاردن و شتێک بە ناوی نمایشی دیموکراسی و هیتر ئەولەویەتی دەسەڵات نییە. پرسی بەشداریکردن بە فروفێڵیە ناسراوەکانیان مهەندسی دەکەن و چارەسەری بۆ دەدۆزنەوە. کێشەی سەرەکی ئەوان بریتیە لە خۆ ئامادەکردن لە ئاستە جیاجیاکانی ڕژیمدا بۆ ئەو بەرەو ڕووبوونەوە چارە نووسسازانەی کە چاوەڕێی دەکەن. ئامرازەکانی لەم ڕوبەڕووبوونەوەیدا بریتی نییە لە بڵاوکردنەوەی تۆی خۆشباوەڕی و فێڵ و فری و چونکە ئەم تاکتیکانە ئیتر کاریگەر نین بەڵکو ئامرازەکەیان سەرکوتکردنە. ئەمڕۆ خامنەئی و سوپای پاسداران و ناوەندەکانی دەسەڵاتی واقعی ڕژیم هەمویان شمشێریان لە دژی جەماوەر لە ڕووە بەستووە.
ئەگەر لە ڕابردوودا وەهم و فروفێڵ لە ئیستراتیژی مانەوەی ڕژیمدا جێگەی تایبەتی خۆی هەبوو، ئەمڕۆ تەرکیزی سەرەکی بریتیە لە پشتبەستن بە هەڕەشە و تۆقاندن و سەرکوتکردنی ڕاستەوخۆ. بەڵام بێگومان ئەوەی کە تا چ ڕادەیەک دەرفەتی دەبێت کە ئەم ئیستراتیژە لە ڕەحەندە نوێیەکانیدا بەڕێوە ببات و ئەگەریش بەڕێوەی برد تا چ ڕادەیەک کاریگەر دەبێت لە ژێر پرسیاردایە. هەروەک چۆن دوا بە دوای کوشتاری بە فرامباری 96 و خەزەڵوەری 98 و لە سەردەمی شۆڕشی ژیناشدا نەیتوانی لە ڕێگای سەرکوتکردنەوە خەڵکی ناڕازی چاوترسێم بکات. ئەمڕۆ ڕژیم سەرکەوتنی خۆی لە بەڕێوەبردننی ئەم بەناو هەڵبژاردنە لەوەدا دەبینێت کە بتوانێت ئەو پرۆسەیە بە ئارامی و بەبێ سەرێشە تێپەڕ بکات. ئیتر خەمی پێکهێنانی ڕیزی دوور و درێژی لە ناوەندەکانی دەنگدان و هیتری نییە. ئەندامانی سپا بەسیجیەکان ئەرتەشیەکان بەشێک لە دەست و پەیوەندیەکانی سربەدام و دەستگاکانی ڕژیم و بنەماڵەکانیان بۆ شکڵ پێدان بە نمایشێکی لانی کەمی بەردەوام بەردەستن و ئەم جارەیان هەر ئەوەندە بەسە بۆ ئەوان و ئیتر لەگەڵ کێشەی دەنگی من کواش بەرەڕوو نابنەوە. تا ئەو جێگای پەیوەندی بە خەڵکی کوردستانەوە هەیە، هەروەک چۆن 44 ساڵ لەمەوبەر ڕێفراندۆمی ساختە و فریوکارانەی حکوومەتی ئیسلامی ئەرێ یان نای خومەینیان یەک پارچە بایکۆت کرد و ساڵانی دواتریش لە زۆر دیمەنی دیکەدا دووپاتیان کردەوە، ئەمڕۆ لێبراوانەتر لە ڕابردوو هیچ بە هاو گرنگیەک بەم نمایشی هەڵبژاردنە نادەن. ئەم جارەش بە نەچوون بۆ سەر سندوقەکانی دەنگدان و بایکۆتکردنی ئەو گاڵتەجارە لە ئاستێکی بەربڵاودا سەر لە نوێ نایەکی بەهێز و ڕاشکاوانە بەم ڕژیمی کوشتار و جنایەتە، بەم ڕژیمی سەبەبکاری هەژاری و برسێتی و بێکاریە، ڕژیمی پەرەپێدانی ئالوودەبوون بە ماددە هۆشبەرەکان و لەشفرۆشی، ڕژیمی دزی و گەندەڵی و تاڵەنچێتیە دەدەنەوە. ئەو تاقم و گروپانەی کە هاوشان لەگەڵ دەست و پەیوەندە گیرەخۆر و بەکرێگیراوانی ڕژیم هەوڵی گەرمکردنی بازاڕی گاڵتەجاڕی هەڵبژارنەکانی کۆماری ئیسلامی دەدەن و یان دەچنە سەر سندوقەکانی دەنگدان، بێگومان سبەی ڕۆژ شەرمەزاری زۆربەی هەرە زۆری خەڵکی کوردستان دەبن. بایکۆتی بەربڵاو و لێبراوانە و بەرچاوی نمایشی 11 ڕەشەمە شایستەیە و خەڵکەیە کە 44 ساڵە لە ئاستەسەڵاتی ئەم ڕژیمەدا سەربەرزانە خەبات و خۆراگری دەکەن. پێویستە خەڵکی کوردستان بە نەچوون بۆ سەر سندوقەکانی دەنگدان بایکۆتی نمایشی هەڵبژارنەکانی ڕژیم بکەنە دیمەنێکی شکۆداری دیکەی بزوتنەوەی شۆڕشگێڕانەی کوردستان. کومیتەی ناوەندی کۆمەڵە ڕێکخراوی کوردستانی حیزبی کۆمونیستی ئێران 29 ڕێبەندانی 1402 هەتاوی.